بمردنی دایک و باوک دڵسۆزترین خەمخۆرترین کەس لە دەستەدەی. دایک و باوکتانێ ڕێزیان لێ بگرن، حورمەتیان لێ بگرن، هیچ کەسێکە بەگو دایک و باوک خەمی ژیان و مردنی تۆی نییە، نە خێزانت، نە کوڕت، نە کچت، نە برات، نە خوشکت، هیچ کەسێک جێگای ئەوان ناگرێتەوە. بۆیە کاتێککە خێزانێکت هەیە، مناڵێکت هەیە، خۆشتی دەوێ، بەڵام هاوشێوەی دایک و باوک نییە. ئەوانەی کە باوک بن هەستی پێەکەن کە چەندێک مناڵەکانی خۆیان خۆش دەوێ، دڵنیا بە باوکی تۆش هەروە بۆ دایکی تۆش هەروە بووە. بۆیە کاتێککە باوکت دایکت دەمرێ وا نەزانی پیرەژن و پیرە پیاوێ مرد، نەخێر، دڵسۆزترین و خەمخۆرترین کەس لە دەستدا ئەو پیرەژن و پیرە پیاوە بەقەد هەزارها گەنج دڵسۆزی تۆیە، خەمخۆری تۆیە، کەواتە بەکەمی مەزانە ئەو قەڵایە کاتێککە دەڕوخێ، چونکە تاکە کەسن حەسادەت بە تۆ نابن، حەزەکەن بەردەوام لە خۆشی و شادیابی، تاکە کەسن بە دڵخۆشی تۆ دڵخۆشن، بە خەمباری تۆ خەمبارن، بەڵام مەرج نییە دایک، مەرج نییە براکەت خوشکەکەت بەو شێوەیە بێ، هاوڕێکت خزمەکەت بەو شێوەیە بێ. بۆیە کاتێکە دڵسۆزترین و خەمخۆرترین کەس لە دەستدا ئەو دایک و باوکتە، کەسی تر نییە بخوا. لەوانەیە جاری وایە خێزانەکەت پێی خۆشە لە هەندێک شوێنە تۆ بشکێننەوە، یا تۆ پێت خۆشە خێزانەکەت بشکێننەوە، مناڵەکەت پێی خۆشە لە باوکی پیاوتر بێ، مناڵەکەەوە پێی خۆشە. جاری وایە مناڵەکەت کوڕەکەت بە خێزانی دەڵێ باوک و دایکم ئەەکەم بە قوربانت، کچەکە بە پیاوەکەی دەڵێ باوک و دایکم دەکەم بە قوربانت، بەڵام دایک و باوک ئامادە نییە خۆی دەکە بە قوربانی تۆ، بە تۆ ناڵێ بە قوربانم بی. بۆیە فەرقی زۆرە دایک و باوک، وێنەیان نییە. نوح پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکە ئەو تۆفانە گەورە هات، ئەو لافاوە گەورە هەڵسا، خێزانەکەی لەبیر چوو، بانگی خێزانەکەی نەکرد، بەڵام کوڕەکەیشی کە کافر بوو لە بیری نەچوو، بانگی کرد کوڕەکەم وەرە ئیمان بهێنە و خۆت ڕزگارکە، کوڕەکەی لەبیر نەچوو. بۆیە دایک و باوک هەموو کاتێک من دەڵێم دایک و باوک بەس هەموو خەفەتە، مەینەتیە. ئەوە نەبێ کوڕەکەت ژنی هێنا و کچەکەت شووی کرد کۆتایی پێبێ، هەتا ئەو ڕۆژەی کە تۆ دەمری دایک و باوکی ئەبێ هەر لە هەموو خەفەتا بی، ئەبێ دڵت لە مشتا بێ بۆ مناڵەکانی خۆت، بەڵام هیچ کەسێک بە تۆوان نییە. هەزارها کەس ژن و پیاو بوون لە یەک جیابوونەوە، باوک و دایک نوێنەیان نەبوو، وێنەشیان نابێ. بۆیە خوای گەورە ئەوەندە حەقی ئەوانی باس کردووە، چونکە هیچ کاتی حەسادەت بە تۆ نابن، خۆیان لە تۆ خۆشتر ناوێت، تۆیان لە خۆیان خۆشتر دەوێت. بۆیە دڵسۆزترین و خەمخۆرترین کەسن، هیچ کاتێک لە بیریان نەکەی، چاک بە لەگەڵیانە گەنجی خۆشەویست، ڕێزیان لێ بگرە، مەڵێ ئەمە پیرەژن و پیرە پیاوێکن، ئەوانە قەڵایەکی گەورن بۆ تۆ.